سەبارەت بە سنتەرەکانی فێرکردن و تێگەیشتن و لەبەرکردنی قورئانی پیرۆز جۆرێک لە نیگەرانی دروست بوو. دواتر لە هۆڵی پەرلەمان جەنابتان وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێمەتان ڕاستپارد بۆ ئەوەی کە بە دواداچوونی ورد بۆ ئەو بابەتە بکەین. بەندە هەر ئەو ڕۆژەی کە بەڕێزت ڕاستپاردین بابەتەکەمان ئیهمال نەکرد، بەڵکو هەر ئەو ڕۆژە کە 27 نۆ بوو لە دانیشتنی ئاسایی ژمارە 4 پەرلەمان بوو، دانیشتنی خۆمانمان کرد وەکو لیژنەی ئەوقاف، لیژنەمان پێک هێنا لیژنەیەکی لاوەکی بەپێی پەیڕە و 28 نۆواتە بۆ سبەینە یەکسەر لەگەڵ بەڕێزان وەزیری ئەوقاف و شاندی یاوەری لە وەزارەتی ئەوقاف کۆبووینەوە. پاش زیاتر لە 2 سەعات کۆبوونەوە و گفتوگۆکردن گەیشتینە نەتیجەیەکی زۆر باش. وانەیان کە مۆڵەتی فەرمیان هەیە ئەوە هیچ ئیشکالێکی تیان نیە و لەسەر ئیش و کاری خۆیان بە شێوەیەکی ئاسایی و فەرمی بەردەوام ئەبن. ئەوانەشیان کە کار دەکەن لەو بوارەدا بەڵام مۆڵەتی فەرمیان نییە، بۆ لەمە دووە تعلیماتێکی تازە دەرئەچێت لەلایەن وەزارەتەوە. تعلیماتەکەش خۆی دەبینێتەوە لە هاوکاریکردن و هەماهەنگیکردن لە نێوانیانە بۆ ئەوەی کە بتوانن ئەوانیش بە شێوەیەکی ئاسایی لەسەر ئیش و کارەکانی خۆیان بەردەوام بن. کەواتە نەتیجە ئەوەیە کە سواز بۆ خۆی پەروەردگار ئەو ئیشکالە نەماوە و ئەو کێشەیە نەماوە، چارەسەرمان کردووە و